مالای مزگەوت بوو باوکم، بەڵام 2020 جەڵدە لێدا وەفاتی کرد باوکم. نەماوە لە ژیانە، بەس دایکم ماوە، دایکشم نەخۆشە مامۆستاگیان. الله لێ بەس دایکم یا ڕەبی خوای گەورە کەس دایکم لێ نەزانێت، چونکە دایکم نەمێنە من بێکەسە مامۆستا لەبان جاداکەم کەس نامێنە مامۆستاگیان. مامۆستاگیان تەبعەن من تۆ زۆر خۆشەویستی منی، لە پێناو خوای گەورەیە زۆر زۆر تۆم خۆشەوێ من. مامۆستاگیان ممنونم. مامۆستاگیان یەک مانگێکە، یەک مانگە دوو مانگە خۆ ئاگادار لە داوای مایک لە جەناب دەکەم. مامۆستاگیان ویستم بێمە مایکەکەی جەنابتەوە ڤیدیۆکانش زۆر کرد، دوێتەکەم لەگەڵ ڤیدیۆکانی جەنابتە شتەکانی تۆم زۆر ئێستا حالیا کردمە با لە ڤیدیۆیکی جەنابەت لایڤم کردبۆ 500 نەفەر سەیمە کرد کردمە بان وەتارێکی جەنابەت کە باسی مردن دەکرد. یعنی مامۆستاگیان ئێستا ئیمرۆ دوێتێکم کردووە لەگەڵ ڤیدیۆکەی جەنابتە بۆی کاک پشتیوان. مامۆستا هەمووی بوختیان بە مناکە لێم سەلامە.